بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دانیشتنی پەرلەمانی عێراق بەردەوامە کە لە دوای عەسری ئەمڕۆوە دەستی پێکردووە تاکو ئێستا بەردەوامە سەرڕای ناکۆکی لایەنەکان تاکو ئێستا هەڵبژاردن بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق کراوە کە محەممەد حەلبوسی بوو بە سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ جاری دووەم لە خولی پێش و شەر سەرۆکی پەرلەمانی عێراق بوو لە پێکاتەی سونەیە هەروەها بڵین هەڵبژاردن بۆ جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراقیش کراوە حاکم زامری لە کوتلەی سەدری توانی ببێ بە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ئێستاشدا هەڵبژاردن بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق دەکرێت لە بەرنامەی ئەمڕۆ باس لە وردەکاری کۆبوونەوەکە هەروەها ناکۆکی نێوان لایەنەکان دەکەین بۆ قسەک لە سەرم پرسەش میواندارێک لە بارزان محمود ڕەزا ئەمین لە سودوی سەرەکی هەروەها دواتریش لە پەرلەمانی عێراقەوە سۆران عومەر لەگەڵمان دەبێت کاک محمود بەخێر بێن دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێزت بزانم بەسەر بەڕێوەچوونی یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق ئەوەی تاکو ئێستا بەڕێوەچووە سەرڕایەوەی کەوا بڕیار بوو سەر لە بەیانەکەی سەعات 11 دانیشتنەکە بەڕێوە بچێ بەڵام دوای عەسر دانیشتنەکە دەستی پێکرد ئێستا سەرۆکی پەرلەمان هەڵبژێردراوە جێگیری یەکەم ئێستا هەڵبژاردن بۆ جێگیری دووەم دەکرێت خۆی هیچ خەلکی قانونی دەسووری دروست نابێت ئەگەر سعات 12 شەویش وایە لەبەرەوەی تا سعات 12 شەو لەسەر ئەم ڕاحسابە و دەستوریش ئەڵێ لە دوای ئەوەی کە محکەمەی ئیتیحادی هینەکان تەسبیتەکە نەتیجەکە تەسبیح دەکات لە ماوەی 15 ڕۆژە تەواان لە ماوەی کە ئەڵێ لە ماوەی 15 ڕۆژە ینی ئاخری 15 ڕۆژە تۆ بە ڕئیسی جمهوریەت توانێت لە دوای ڕۆژێک جەلسە دیاری بکات لە دوای 2 ڕۆژ بەس بۆ ئەوەی مەجال بڕەخسێنێ بۆ کوتلەکان بۆ دروستکردنی لێ تێگەیشتن و ئەوانە ئاخر هینەکە مودەکەی 15 ڕۆژە لە کاتی خۆیە ئەمڕۆ 27 مانگ هەنجامی هەڵبژاردنەکان پەسەند کرا 27 12 15 بخەیتە سەر بە کاتە ئەمڕۆیە غێر لەبەرەوە لە وادەی دەسووری خۆیان جەلسەکە کراوە جەلسەکەش ئێستا ئەرکی ئەم جەلسەیە بریتیە لە دووشت یەکەمیان سەرۆکی بەتەمەن جەلسەکە بەڕێوە ئەبا ئەو هینەکان ڕەشحەکانی کە محکەمە ئیتیحادی نەتیجەکەی تەصدیق کردووە ئەوانە سوێنی دەسووری ئەخۆن و سەرۆک و جێگیری یەکەم و جێگیری دووەم بە دوایەکە هەڵەبژێرن یعنی ئەوە ئێستا لە جیاکردنەوەی دەنگەکانی ڕەنگە گەشتن لە جیانکردنەوەی دەنگەکانی جێگیری دووەم و جەلسەکەم ئەرکەکانی خۆی تەواو جێبەجێ لەسەر بەڕێوەچوونی بڵێن دانیشتنەکە یەکەم جار محمود مەشەدانی کە سەرۆکی بەتەمەنترین پەرلەمانتار بوو سەرۆکایەتی دەکرد دوجار کەسێکی تر بەوەی تێکچوونی باری تەندروستی هاتە شوێنی بەناوی خالید دەڕاجی کە تاکو ئێستاش بڵین سەرۆکایەتی دانیشتنەکە دەکات خۆی لە ڕاستیە گومانێک هەیە لە تۆڕە کۆمەڵایەتی عەرەبیەکانە من متابعەوە ناکەم زیاتر گومانێک هەیە کە یعنی سینارۆ بێ ئەو هینەوەی لەوەش خۆچوونە ئەو لەوەش خۆچوونە سینارۆ بێ کوڕێک لە 2007 هینێک ڕۆژنامەنووسێک لە 2007 مقابلەیەکی لەگەڵا کردووە باسی فێڵەکات بۆ ئەوی بتەوێت جەلسە تێک بێ ئەڵێ کە خۆی ئەڵێ کە نیساب تەواو بوو ئیتر ناتوانانی ڕەفعی جەلسە بکەی ئەگەر مشکلەیەک دروست نەبێ اینجا باسی ڕووداوێکە کاخ خۆی ڕێکەوتووە لەگەڵ ڕئیسی کتلەیەکە بۆی مشکلەیەک دروستکەن و جەلسەکە کۆتایی پێبێنن بەدڵیان نەبووە ئەو محمود مەشەدانی لە 2007 لە 2007ەوە ئەڵێ وەختێکە سەرۆکی پەرلەمان بووە ئەو مقابلەیە باسی ئەو کاتەکە کە خۆی سەرۆکی پەرلەمان بووە جەلسەیەک ویسویانە نساب هەبووە کە نساب هەبوو ناتوانانی جەلسە هەڵگری لە بێ مشکلە دروست بێ بۆ ئەوە ڕەفعی جەلسە بکەی مشکلەکە گەورەنەوێت توانێت ڕەفعی جەلسە بکەی ئەڵێ ئەوەمان کرد ئەو سیناریۆیەمان کرد بۆ ئەو جەلسەیە ڕابگرین ئەمە جا ئەو ڕۆژنامەنووسەی کە مقابلەکەی کردووە ناوی هارون ڕەشیدە خۆی کە ئەم سیناریۆی ئەمڕۆ بۆ یەکسەر ئەو مەقتەعی بڵاو کردوێتەوە بە سوورە بە دەم و ڕەنگ بڵاوی کردوێتەوە محمود شەدانی خۆی ئاوا ئەڵێ لە خستەخانە لەسەر قەرەوەڵەکە پاڵکەوتەوە پێ ئەکەنێ مالیشی و قەیس الخەزعەلی لەگەڵا هەرسێکیان پێ ئەکەنێن دڵیان خۆشە ئەمە ئەبێ بەقەرینە یعنی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەمانیان لێگاوە گومانەکەن کە لە ڕاستیە ئەسڵەن لەسەر داوای ئیتاری هین تەنسیقی شیعە
ویستی بێتی جەلسەکە ڕاگرێت چونکە بە ساڵحیان نەبووە ئەم سیناریۆیان دروست کردو. ئەمە یەک. دووەم ئیتاری تەنسیقی بەیانێکی دەرکردووە ئەڵێ ئەم جەلسەیە پەلاماری هینیان ناوە ئێمە هینمان کوتلەی ئەکبەرمان دروست کردو 88 نائیبمان هەبوو. طبعا ناوی هینەکە ناوی کوتلەکە دەستوری نییە قانونیش نییە چکە لە پێش لە کاتی هەڵبژار نا کوتلەیەشی وا هەبوونە لە دوای هەڵبژاردنیش توانیوانە ئیتلافیان دروستکەن ئەوان هەتاوەکو ئێستا بەخوا نێڵەن تەجەمع ئیطار تەنسیقی. ئەمە شتێکی ناقانونیە لەبەر ئەوە گومان ینی کە ئەویان بۆ نەچۆتە سەر ئەم سیناریۆیان ڕێخستۆ بۆ ئەوە جەسەکە پەکوخەن وەڵام مەحموو مەشهەدانیە ئیتاری تەنسیقی ڕخنا ئەڵێ ڕێگەیان نەدا لەبەر ئەوەی ئێمە نەبین بە کوتلەی یەکەم ڕێگەیان نەدا مەحموو مەشهەدانی درێژە بە سەرۆکایەتی جەلسەکە بە مەحموو مەشهەدانی مادەم مرەشەحە ناتوانێت سەرۆکایەتی جەلسە بکات. دەگەڕێم وڵات کاکسۆرانمان لەگەڵا لە ناو پەرلەمانی عێراق و کاکسۆران سوپاس بۆ ئامادەبوونت. دانیشتەکانی پەرلەمان بەکوێ گەیشتن و ئەو گرژیانش کە دروست بوون لەسەر چی بوو ئێستا دۆخەکە چۆنە؟ بە ناوی خۆی بەخشن بە میهرەبان ڕێزم بۆ بینەرانی بەڕێز زۆر سوپاس. حاليا لندن ابو جيجري علي حسين علوان كاظم الساعدي علي شداد فارس الشهيل الجوراني علي عبد الستار سلمان عشوان علي غرقان عامر حسين الدلفي بالك عكسورة فرج عبد سلمان دلابحة ديارة سرتا محمود مشهداني ريقيدا عندك برلمانتار لجارة شعار أحمد حميد شرقي فرحان العلواني شان نظامي نبو يعني علي فضالة حسن حمود الفريداوي علي يوسف حمود ناجي الموسوي عمار جبر خليل عبد الحميد عمار مجيد زباد قيطان السلمان عمر صالح عمر فارس غاندي محمد عبد الكريم عبد القادر الكسنزاني غايب فيصل عنيد حامد العميري غريب أحمد مصطفى أمين غريب عسكر نقي مشير المرادي كاكسوران والله ببورة صوتك باش ناقات لاي ما قلت دقرم ولا توزي موبايلك اللي خوتاني زخينو سباس عندكم لبرو بلندگوي برلمان و امي داري گشتي برلمان كان وكان دخلين تو اگر بزانین چارەسەری و سپاس دەکەین دەگەنە وڵات کاک محمود ویست باسی محمود مەشهدانی کرد کە و سەرۆکی بەتەمەن بوو و خۆشی کاندید کرده بوو بڵین بۆ سەرۆکی پەرلەمان وتی دەمە نابێ سەرۆکی بەتەمەن خۆی کاندید کات لا هینا ئەوەی کە من لە تۆڕە کۆمەڵایەتەکان عەرەبیەکان متابعاکەم لە ڕاستیە پەیوەندی ئەڵێ پەیوەندی پێوە کراوە هینا ئەمانەی عامەی مەجلیس پەیوەندیان پێوە کردووە بۆ وەزعی صحی بپرسن و بزانن ئەتوانێ بێتەوە سەرۆکایەتی جەلسەکە بکە و توێتی من خۆم تەرشیحەکەم یان پرسیوە گوایە بە کراوەیی لەناو ینی پەرلەمانتارەکانی ژویان لێبەوە کە ئەو قسەی کردو توێتی من خۆم تەرشیحەکەم ئەکیدە ناکشێتەوە نەخێر ناکشێمەوە ئیتر کە خۆی تەرشیح کرد بۆی نییە هنا سەرۆکی جەلسە بێ ینی ئەمە لە هەتا لە ناو ئەحزاب و شتی باشە ینی هینی وا هەیە یەشەکە دائیمە ئەو دەستەی سەرۆکایەتی کۆنگرەکانی حیزبەکان کە ئیکەن ئەوانەی کە ئەبن بە دەستەیین خۆیان دوور بگرن لەو بۆی هینە تەزاروبی مەساڵحی پێوترێ دروست نەبێ نابێ ئەوە مرەشەح بێ لەبەر ئەوە قانون ڕێگەی سەرۆکایەتی جەلسەکە بکە سپاس دەکەم کاک سۆران فەرموو ئەگەر قسەکان تاواکی باسی گرژەکانی ناو پەرلەمان محمود مەشهدانی و دۆخی ئێستاش فەرموو بەڵێ گرژەکان لێوە دەستی پێکرد پەرلەمانتارێک هێرشی کردە سەر محەممەد حەلبوسی بە ناوهێنان وەوتی کەسێکی گەندەڵە نابێ کەسی گەندەڵ هەڵببژێردرێت لەوەوە وەڵامدانەوە و پەلاماردان دروست بوو و دوایی ئیتاری تەنسیقی کوتلەیەکی 88 کەسیان ڕاگەیان کەوتیان ئێمە زۆرینەین و ئەبێ ئێمە کاندیدمان هەبێ محمود مەشهدانی داوای کرد کە لیژنەی یاسایی پەرلەمان بێت و تەدقیقی ئەو ئێتلافە نوێیە یا ئەو ناوانە بکەن کە ئایا کوتلەی گەورەیە یان نا
نقطە نیزامیان گر وتیان ئەمە یاسایی نییە و نابێ بەم جۆرە مامەڵە بکەیت تۆ سەرۆکی بەتەمەنترین ئەندامی لە بەڕێوەبردننی کۆبوونەوەیە کە دەسەڵاتەکەت هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان و ئیدارەدانی ئەم جەلسەیە بۆت نییە بە دەنگدان لیژنەیەکی قانونی ڕابسپێری بۆ ئەوەی کە تەدقیق لە ئەم ئیختلافە بکەوە بوو لەوە گرژیەکان دروست بوو و دواتر پەلاماری مححمود مەشهەدانی درا و دواتر بۆ سەلامەتی برایە دەرەوە وترا کە براوەتە نەخۆشخانە دواتر جێگری دووەم کە ڕئیسی یعنی احتیاتی دووەمی سەرۆکی بەتەمەنترین جەلسەکەی بەڕێوە نەبرد سێمیان هات واتە کەسی بەتەمەنی سێم کە احتیاتی دووەم بوو جەلسەکەی بەڕێوە بردو ئەوە بوو گرژیەکان تا ڕادەیەک هێواش بووە. بە سەبارەت بە دابەشبوونی بڵێن ئێستا دابەشبوون لە ناو سونەکان هەبوو لەم دانیشتن لە ناو شیعەش هەبوو لە ناو کوردیش بە تایبەتی پارتیەکێتی دابەشبوون هەبوو چۆن مامەڵایان کرد لە کۆبوونەوەکە؟ واللهی بەداخەوەی لەم کورد لێرە هەر زۆر پەرتەوازەیە طبعا ئەوە بوو فراکسیۆنی یەکێتی هاتنە دەرەوە و پارتیمایەوە چونکە کاندیدی هەیە و ڕێکەوتنی هەیە لەگەڵ سەدریەکان و لەگەڵ حەلبوسی بۆی کە جێگری دووەم بەدەست بهێنن فعلا هەست بەواکەی کە پەرتەوازەیەکی زۆر هەیە ماڵی شیعە چۆن پەرتەوازەیە کوردیش بە هەمان شێوە پەرتەوازەیە و جۆرێک لە شڵەژانی زۆر دروست بۆ لەوەی کە چکە هەر ئەمەندە نییە دوایەوەی کە ئەم شەو سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا ماوەیەکی دیاریکرا و کاندیدی سەرۆک کۆمار داوا دەکرێت بۆ ئەوەی دەنگی پێ بدرێ و دوای ئەوەش سەرۆک کۆمار یەکلایی بکرێتەوە سەرۆکی وەزیران ڕادەسپێردرێت لە کوتلەی زۆرینە بۆ پێگەێنانی کابینە فعلا ئەم جارە دۆخەکە ڕەنگە جیاواز بێ لە پێشوو بەمانایەوەی کە گۆڕانکاری زۆر ڕوویداوە و ئیتلافاتەکان جیاوازن ڕەنگە تەنها پارتی دیموکرات ڕێکەوتنێکی یەکلایەنەی خۆی هەبێ لەگەڵ سونەکان هەلبوسی و جگەلەوە لەگەڵ سەدریەکانە و بینیمان دەنگێکی زۆریان هێنا لە کاتێکە 200 دەنگ سەرۆکی پەرلەمان بەدەستی هێنا توانم بڵێم ئەمە کوتلەیەکی زۆرینەیە ئەتوانێ مەسەلەی سەرۆک کۆماری یەکلایی بکاتەوە و مەسەلەی حکوومەتیش تا ڕادەیەک باشێکی زۆر باشە بەس سەبارەت بۆی کە ئەمڕۆ بڵین ئەوەی کەوە لە ناو پەرلەمانن پارتی بەشدار بوو یەکێتی بایکۆتی کردبوو ئەوان هۆکاری بایکۆتەکان چی بوو چکە پێشتر بە یەکەوە بەشاندێک ڕۆژبوون بۆ بەغدا ئەوەندەی کێواگەدار بن لە ناو پەرلەمان بەڵێ هۆکاری ئەوەی کە کاتێک مححمود مەشهەدانی برایە دەرەوە کۆبوونەوەکە ڕاگیرا لەو کاتە دیارە ئیتاری تەنسیقی و فراکسیۆنی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد نەهاتنەوەکە ئەوەندە ئاگدار بنە شانەکەشیان هەڵبەشاوەتەوە لە بەغداوان یەکێتی و پارتی چکە باسی ئەوە خۆیان دەبێ زانیاری لەسەرەوە بدەن چکەوان هەمیشە لە بەشکردنی کێک و لە وەرگرتنی پۆستە یەک بوون بەڵام خلافاتیشیان هەبووە لەسەر هەندێک لە کاندیدەکان یا پۆستەکان ڕەنگە لە ڕۆژانی ئایندا دەرکەوێایە ئیتفاقیان لە مەسەلەی سەرۆک کۆمارە دەبێتەوە یان چکەوە ئەم شەو سێ کاندید هەڵدەبژێردرێ فراکسیۆنی یەکێتی و ئیتاری تەنسیقی لەگەڵی نین و دەنگیان پێنەداوە ڕۆژانی ئایندا بۆ مەسەلەی سەرۆک کۆمار دەرەکەوێکە ئایا چۆن مامەڵە دەکەن و یان ڕێکەوتنیان دەگا بەچی و ئایا هەردوو لایەکێتی و پارتی کاندیدیان دەبێ بۆ سەرۆک کۆمار یان جارێکی تر ڕێک دەکەونە چکە واریدیشە ڕێک بکەونەوە واریدیشەکە ڕێک نەکەون و هەردوو لا کاندیدی خۆی بێنێ کێ بردیەوە و کاتە دەشکان باشە بەزەوەی کە بڵێن ڕاگەندراوە ئەوپەیمانەتی هەلبوسی و پارتی و سەدر دیارە ناوڕۆکەکەی تێیتی بۆ خەڵک تێدا ئاشکراکراوە من هیچ ناوڕۆکێکم نەبینیەوە چکە ئەوەی کە ئەبینرێ یەکلاکردنەوەی و دەستخستنی و پۆستانەیە کە ئێستا دەنگی لەسرە درێ و بەداخیشەوە دەڵێم هەمیشە لە پێناوی پۆست و لە پێناوی دەستخستنی پلەیەکە لە سێ سەرۆکایەتیەکە
مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان دوایی بە دەنگدانی زۆرینە و بە شایستە داراییەکانی و ناوچە کوردستانیەکانی ئەبێ بە قوربانی و خەڵکەی هەرێمی کوردستان باجەکەیەدا. بەڵێ ینی مەسلەی مادەی 140 و خاک و ئەوانە هیچ باز نەکراوە ئەوەندەی واگەدار بن؟ ئەوان خۆیان دەتوانن ئایا لە ڕێکەوتنەکانیان شتێک لەوانەیان چەسپاندووە یاخود لەوانەیان بۆ جێبەجێ دەکرێت کە مافی یاسایی و دەستوریەوە نوێنەرانی کورد کە لە هەرێمی کوردستانەوە دێن بۆ مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان دێن، نەک بۆ ئەوەی کە حکوومەتێک پێک بێنن دوای ئەو حکوومەتە بەشە بودجەی هەرێم نەدا و گرفت لەگەڵ هەرێما دروستکە و لە ناوچە کوردستانیەکان ستەم لە خەڵکی ئێمە بکرێ و خاکمان داگیر بکرێ و خەڵکمان ئاوارە ببێ و خەڵکمان نەپارێزرێ، چکە بەڕاستی ئەو پۆستانەی لە ڕابردووە هەبووە بەداخەوە هێندە سوودیان نەبوو بۆ خەڵکی کوردستان، پۆستەکان و پلەپایەکان بۆ ئەوان بووە و قەیرانەکەش بۆ خەڵک بووە، ئەوەی هاتووە لە بەغدا بەدەستیان هێناوە ئەو پۆستانە بووە کە دوایی بەبوونی سەرۆکی کۆمار و وەزیری دارایی و جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیری پەیوەندیداری تر نەتوانراوە مافە دەستوری و یاساییەکانی خەڵکی کوردستان دابین و دەستەبەر بکرێ کە لە کاتێکە ئەلەم قۆناغە من پێم وایە ئەم قۆناغە باشترین قۆناغ بوو کە حکوومەتی زۆرینە پێکەهێنرێ و پێویستیان بەوەیە کورد لەگەڵیان بێ دەبێ بەو مەرجە لەگەڵیان بێ کە مافەکانی خەڵکی کوردستان لە ڕووی شایستەی دارایی لە ڕووی دەستور لە ڕووی مافەکانی تر دەستەبەر بکرێ جێبەجێ بکرێ دوای ئەم هەموو کابینەیە و ئەم هەموو دەورە پەرلەمانیە، چکە دەبینی ماوەیەکی تر هەر ئەوانەی ئەمان هاوپەیمانیان لەگەڵ کردو و پۆستی لێوەرەگرن بەشێکی زۆریانە بن بە کێشە و گرفت بۆ مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان. باشەم ڕێکەوتن پۆستانە ئەگەر تۆ بوویتە هۆکارێکی پێگەێنانی حکوومەت و پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان لە پێناو چیا بووە؟ لە پێناوە بۆ ئەم کەسە بەو پۆستە وەرگرەیە لە پێناوەوا بۆ مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکرێن. من تا ئێستاوە نابینم. بەڵێ سوپاس دەکەین کاک سۆران کە لە بەغداوە لەگەڵمان بووی، دیارە بەڕێزت پیزامی ترت هەیە، سوپاس دەکەین. کاک مەحموود کەریم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە باسی کرد دانیشتنەکە بەس سەبارەت بە کۆمەڵێک بڵێن شت هەبوو چوونی بۆ ناو پەرلەمان بە پۆشاکی کفن لەلایەن سەدرەکانەوە بە توکتۆک بڵێنەوەی کۆمەڵێک پەرلەمانتاری تر، هەندێکیان بە جلیە ئەسکەری هەندێکیان بە زژاشەی دڕاو، ئەمانە چی بوون؟ چیمان پێ دەڵێن؟ پێشەوەی وەڵامی و پرسیارە بەمەوە ئەو زانیاریانەی کاک سۆران شتێک بۆ من ڕاست دەکاتەوەی شەوەیە کە ینی ئەو شەرحەی ئەو کردی ئەبێ ئەوانەی پەلاماری مەشەدانیان ناوە لە ئیتاری تەنسیقی بن، ینی لە پەرلەمانتاری تەنسیقی شیعەکان بن، چکە ئەو کە نەویستوە یەکسەر لیان قوبوڵکات داوای لە دائیرەی قانونی کردووە هینەکان ئەو حەقی خۆیەتی، چکە ئەبێ شوێنێک دوایی مەسئولیەتی تاریخەیەکەوێتە سەرشانی ئەو ئەبێ شوێنێک ئەو ناوانە تەدقیق بکە ئیمزاکانی زانێ ئەم ئیمزایانە خەڵک لە جیاتی خەڵکی کە ئیمزای نەکردووە ناو داخڵ نەکراوە تاواکو ئەمانە ئوسوڵەن ئەبێ ئەم تاقیقبڵێ ئەو خۆی ناتوانێت خۆی ئیدارەی جەلساکە لەکوێ ئەبێ جەلسەکە ڕاگرێ و چێت تەقیقی ئەمانە بکە ئەبێت جهتێک پەرلەمان مؤسسەیەشی دامەزراوە بێجگە لە پەرلەمانتاران کە ئیشیان وەزیفیان تەشریع و مراقبەی هینە دەسەڵاتی تەنفیزیە، بەشێکی کەم ئیداراتی مەجلیسی نواب هەیە، ینی هەزاران فەرمانبەری هەیە، بەشی جیاجای هەیە، یەشێکیان لەوانە دائیرەی قانونی هەیە، دائیرەی قانونی هەمویان خەڵکی قانونین، ئەبێ ئەوانە هینن دەستگایەکی سابتی پەرلەمانە توانای هەیە کە بچێ لێکۆڵینە لەوە و کابزانێ ئەم لیستە حەقیقیە کە هەشت کەسیانیانە ئەگەر ئەم تەدقیقەکان ناتوانێت ئیعلانی بکە کە ئەمە گەورەترین کوتلەیە. سەرۆکی بەتەمەن دەتوانێت داوایەوە بکات، داوای لێکۆڵینەوە بکات لەوەی کوتلەیەکی گەورەیە، یاخود تەنها ئەرکێوەیە کە بەڕێوەبردننی جەلسەکەی هەڵبژاردننی ئەندامانە ئینجا دوای چۆڵکە دوای سەرۆکی پەرلەمانی بڵێن محەممەد حەلبوسیەوە بکبوون، ئەوە تەواوی عملیەکە قوڵپکاتەوە ئەگەر ئەوە نەکات. یەکەم خۆی هەموو دەسەڵاتێکی هەیە، بەس دەسەڵاتەکەی دیاری کراوە بۆ ئەوەی ئەرکەکەی خۆی بە باشی جێبەجێ بکە، ئەبێ
هەموو عادەتەن هەروە بوو خۆ لە ڕابردووشە تەدقیق لەو ناوانە کراوەکە وەکو کتلەی گەورەترین کتلە خۆیان تەرحەکەن یعنی ئەمە شتێکی هینە یعنی شتێک هەر ڕۆتینە ئەبێت بکرێنە باش لەسەر لەبەرەوە ئەگەر وا بێ ئەوەی کە من گومانم کرد بە هین بوو بێ ینی هێشتا هەر هینەکەی گومانی لەسرە بورانەوەکەی گومانی لەسرە لە ڕاستیە و ئەو ڕسمەش گومانێکی زیاتری دروست کردوکە لە خەسەخانە هەر سێشیان بەیەکەوە قاپێەکەنن بەڵام ئەگەر وا بێ عوزرێکی کەی بەیانەکەی ئیتاری تەنسیقی بەتاڵە بێتەوە ویش ئەوەی کاکسۆران ئێڵێ ئیتاری تەنسیقی پەلاماری مەشهدانیان داوە نەک تیاری سەدری چکە بە دڵی ئیتاری تەنسیقی هینەکەی ئەمری دەرنەکردووە بە پێچەوانەی حەزی ئەوانەوە ناو باسیەوەیکت کاتێک کە سەرۆکی محەممەد حەلووسی بە گەندڵ ناوبراوە ئەڵێ کە ئەمان لیستێکی هشتا کەسیان تەقدیم کردووە توانە ئێمە کتلەی ئەکبەرین ئەمیش ئەمری کردووە بڕۆن تەدقیق لەو ناوانە دائیرەی هینێ لیژنەی قانونی نییە چکە پەرلەمان هێشتا لیژانی دروست نەبووە و لیژنەی قانونی کۆنیش هەڵوەشاوەتەوە دەسەڵاتی نەماوە لەبەرەوە دائیرەی قانونی ئەوەکە دائیرەی قانونی ئەو ئەمری کردووە کە دائیرەی قانونی بڕۆن تەدقیق لەم هشتا ناوە بکەن لەسەر ئەوە پەلامارێراوە یعنی کێ بە نابەدڵێتی کە تەدقیق لەوە بکریانە بێ ئیتاری تەنسیقی بە دڵی نەبێ کە ئەو ئەمر بکات تەدقیقی تیا بکرا بێ ئەوان پێیان تۆ بێتەوە باوەڕمان پێ بکەی ئێمە کوتلەی ئەکبەری ئەویش ئەوەی نەکردووە ینی والحاصل ئەمە هەمووی گومانە خاتە سەر هینەکە ینی سەر مەبەستم من بەیانەکەی ئیتاری تەنسیق بخوێنەوە دوو عزریان هێناوە توێشانەوەی پەلاماری راوێشان قبول ناکەین دەڵێ هەڵبژانی بڵند چوارچێوە مانگی شعکان کە هەشتاوەش پەرلەمانتارە دەڵێن پەنابن بۆ بەرگای فیدراڵی پێ دوای کاریگەرێکی ئەو تۆی هەبێت من پێم وانە هیچ ڕۆڵێک ببینێ بەڵام حەقیان هەیە نەکەر ئەوان هاوڵاتێکیش لە دەرەوە ئەتوانێتانە لەو لە جەلسەیە باو عوزەکانی خۆی با بە محکەمە ئیتیحادیەویش تحقیقی لێکە عوزەکانی قبول و لێ قبوڵەکرێ قوڵیش نەوەڕێ سەبارەت بەو مەسەلەی بردننی جری سەربازی و پۆشاکی کفن ئەوە شۆیە تۆک و تیکتۆک ئەوانە ویسویانە بڵێن ئێمە نوێنەرایەتی ئەو خەڵکەکەی کە هینەکانی تشرینیەکانەوانەی کە بە تیکتۆک ناسراون ینی تیکتۆک بۆ بە شتێکی لە لای ئەوانەی کە 700 شەهید و 25,000 بریناریان ناوە لە ئەوە بۆ بە ڕەمزی هینیان ڕەمزی هینە ینی ڕاپەڕینەکانی تشرین سەدرەکان چی دەخوێنرێتەوە ئەوەی کە پۆشاکی کفنیان بردە ناو پەرلەمان و سەدرەکان ئەو شۆیان هەیە ینی ئەو یەکەم جار نییە سەدر خۆی چەند جارێک کفنی بە پۆشیەوە ڕۆشتۆتە ناو مزاهرە و قیادەی مزاهرە ئەوانەی کردو ئەوانە هەمویان شۆن ینی دەلالاتە لە چی ئامادەن بۆ مردن هێمای تەسلیم بوونە چییە ئەو ڕەنگسپیە ئەو ڕەنگسپیانی ئەوەیە کە سوورن لەسەر ئەو نەهجەی خۆیان ئەویش پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە سەدریەکان هەتاوەکو ئێستا سوورن لەسەر ئەو بۆچوونەی خۆیان و لەوەش ئەچێ ینی هینەکانی دیارە چکە پێش دەمێکە لەگەڵ پارتی و لەگەڵ هینە تەقەدومە ئەوەی حەلبوسیە گفتوگۆیان هەیە لەسەر چ بنەمایەکە ئەوەندەی کە بەڕێزەکەوتنی سەدریەکان پارتی بڵێن سونەکانیش کە ئێستا ئەم ناکۆکی ئەوان کورد پارتی و فراکسیۆنی تەقەدوم کە حەلبوسی قیادەیەکە هیچ ڕوئایەکیان نییە بەڵام ڕوئیای سەدر ڕۆشنە سەدر لە دەمێکەوە ئیعلانی کردووەڵێ یەکەم حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دووەم مکافحەی فەسادە سێیەم ئیسلاحاتی جەزریە لە مؤسساتی حکوومەت و ئەوانەیە چوارەم ینی سەربەخۆکردنی هینەکان والحاصل ڕوئیای ئەو ڕۆشنە ینی هەتا لە ناو هەموو فراکسیۆنەکانی عێراقا بە تەنیا ڕوئیای هین ڕۆشنە باشە بەس ئێستا هینیش یەک دوو کوتلەی هینیش دروست بووە معارض دروست بووە کە ئەڵێن ناچینە ناو حکوومەتەوە ئەوانیش بەرنامجی خۆیان ئیعلان کردووە ئەوانیش بەرچاویان بەسەد ڕوئیای هەیە ئەی پارتی و سونەکان داوای پۆستەکانیان دەوێت لەسەر پۆست ڕێکەون بەڵێ ئەوان لەسەر پۆست ڕێکەون هیچی تێدانی ئەو هاوپەیمانێتی بۆ گەورەکەوتنێکە کردویانە سونەکان داوای کۆمەڵش دەکەن سونەکان هەتا ئەم بەیانیە ئەوانش یەک بوون عەزم و هین عەزم و تەقەدوم بەڵام ئەمەی کە
ئەمڕۆ ڕوویە لە مەشەدانی خۆی کاندید کرد لە بەرامبەر محەممەد حەلبوسیە ئەو ڕێککەوتنەی هەڵوەشانەوە چکە ڕێککەوت بوون حەلبوسی کاندیدی هەردوو لایەنە بۆ سەرۆکی پەرلەمان خەنجەریش سەرۆکی هینەکە فراکسیۆنەکە ئەبێ سەرۆکی هاوپەیمانیەکە ئەبێ لە ناو هینە لە ناو پەرلەمانە باشە لەسەر ئەمانە ڕێکەوتون بەڵام محمود مەشهدانی لە عەزمە 14 پەرلەمانتاریان هەیە محمود مەشهدانی یەکێکیانە محمود مەشهدانی مادام خۆی لە بەرامبەر ئەوە کاندید کرد دەلالەتی ئەوەیە عەزم و هینیش لە یەکدا بڕاون عەزم و تەقەدومیش لە یەکدا بڕاون و بە تەنیا دەنگی 14 هینەکەی پەرلەمانتارەکەی عەزمی هێنا دەنگی هیچ کوتلەیەکی کە هیچ شوێنێکیکەی وەرنەگرتو 14 ئەندامیان هەیە 14 دەنگی هێناوە باشە بەس وتت ئێستا ئەی پارتی و حەلبوسی لە پاڵ سەدر بەس پۆستیان دەوێ هیچی بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کوردستان چی تێدایە؟ ئیدعاءاتی زۆریان هەیە سونەکانیش باسی بژانەوەی هینەکەن باسی ئاوەدانکردنەوەی ناوچە وێران بوونەکانی کە داعش وێرانی کردوون داوای گەڕانەوەی ئەوانەکەن کە ئاوارە کراون داوای بێسەروشوێنیان هەیە داوا ئەکەن چارەنووسیان دیاری بکرێ داوای هەموو ئەوانە ئەکەن بەڵام لە ڕاستیە بەس لەسەر پۆستەکانە ینی ئەمە بۆ ڕازیکردنی جمهورەکەیانە ئەمە هینە ینی بۆ ئیسیلاکی محەلیە لە دوایە لەسەر پۆست ڕێکەون و یەکێتی و پارتیش هەموو جارێ ئەڵێ خۆیان ناڵێن ئێمە لە پێناوی کووردا و ئەچینە بەغاوە ئەکەینەوە ئەکەین لە نهایەتە بەس شەڕ لەسەر پۆستەکەن چ لە بینی خۆیانە چ بە تاک لەگەڵایەنەکانی بەس تێوانی سەدرەکان و پارتی چۆن وتتەر پۆستەکەی یاخود تێوانی سەدەکانش بۆ مەسەلەی پێشمەرگە فیدراڵیەت نەوت ئەوانەی کە بەڕێزت پێشتر لە پەرلەمان بووی تێڕوانێکی چۆنیان هەیە؟ سەدرەکان شتی بێخستمەوە سوپاس دەکەم حەسر سیلاح بێدە دەولیان هەیە چەک ئەبێ بەنیا لە دەستی هینابێ ئەوان بەس خۆشیان میلیشیانی ئەمڕۆ میلیشیان هەیە فەرقی سەدر و زوعامای لایەنەکانی ترچیە مالیشی سەیتەرەی نییە بەسەر هەموو ئەندامانی هێزە چەکدارەکان هینی ئەوەی دەوڵەتی قانونە هیچ هێزێکی کوردستانی و عێراقی وەکو سەدر جمهورەکەی جوێڕایەڵ نییە سەدر هەرچیەکی وت گەورەترین مەسئولیان یعنی گەورەترین مەسئولیانەوان سەردەمێک نائیبی ڕئیسی مەجلیسی وزەرایان هەبووە نائیبی موسڵا بەها لە عەرەجی بە یەکین کردیە دەرێ کە گەورەترین کەس کە لە ناو تیاری سەدریا خۆی بە گوندەشتیوە بزانێ بە یەک قسەی سەدر ئەچێتە ماڵەوە باش بەس ئەگەر لایەنەکان میلیشیانەوەی شێرخۆی میلیشیانی ئەزانم بەسی دەوڵات بێ بەستم ئەوە بوو ئەو بە یەک بڕیار ئەتوانێت هەموو میلیشیەکانی خۆی هەڵوەشێنێتەوە باش بەڵام هەڵوەشانەوەی میلیشیەکانی کە نە بە دەستی سەرۆکەکانیانە نە بە دەستی عێراقیەکانیانە بە تایبەتی وەلایەکان بە دەستی ئێران ئێران ئەتوانێت بیان هێڵێتەوە هەڵوەشێنێتەوە باش بەس ئەوانەی سەدر بە دەست خۆیەتی باشە تێڕوانی سەدر بۆ مەسەلەی نازام عێراق و فیدراڵێت و نەوت و ئەوانە چۆنە بە نسبەت خەڵکی کوردستانەوە یاخود مەسەلەی فیدراڵێت و ئەوانەوەندی کە ئەوان داوای حکوومەتی هینەکەن حکوومەتی زۆری ناکەن و پێیان وایە عەرەبێکی بەسرە و کوردێکی سلێمانی هیچ فەرقیان نییە هەموو ئینسانن وەکو یەک حقوقیان هەیە لەم هینا حقوق و واجباتیان لەسەرشانە حقوقیان هەیە واجباتیان سەرشان جێبەجێ بکەن ینی ئەتوانرێت تەفاهم لەگەڵ هینا بکرێ ئەوان هەنێ جار هەنێ مەسئولی هین باسی پێشمەرگەشەکەن لە ڕاست سەدر خۆشی بە میلیشیا ئەوان پێشمەرگەشت بە میلیشیا و خۆشمان بە میلیشیا ناوێت خۆش هەر میلیشیا پێشمەرگە میلیشیا خۆمە ئەمە حی عەلە سەڵات یعنی ئەو تۆ سەیکە لە شەڕی داعشە لە 16 ئۆکتۆبەرە ئەم دوانە هەردووچیان لە یەک سەنگەرە بەرامبەری داعش وەستان کە 16 ئۆکتۆبەر بۆ هەردووچیان بەرامبەر کەوتنەوە بەرامبەری یەکتری کەوتنە جنێوان بە یەکتری ئەم وەزارەتەی هینا ئەمە لیوا تازانەی کە دروست دەکرێت ئەگەر ئامر لیواکە یەکێتی بە جێگرەکەی پارتیە و ئامر لیواکە پارتی بە جێگرەکەی یەکێتیە و هەر ئەو چەکدارانەی خۆیانن ئاسایشی خۆیانە پۆلیسی خۆیانە پۆلیسی سنووری خۆیانە هەرچی چەکدار هەیە هی حیزبە هی حکوومەت نییە باشە لەبەر ئەوە لە ڕاستیە منیش ئەڵێم پێشمەرگە میلیشیایە
پێشمەرگە میلیشایە یەکێتی و پارتی ئەنەوێ بە میلیشای بێڵێتەوە پێشمەرگە تاکی پێشمەرگە کە خۆی ئەیا بە کوژ لەسەر ئەم خاکە نایوێ سیفەی میلیشای هەبێ ئەوێ حقوقەکانی دیار بن سەر بە حکوومەتێکی نیشتیمانی بێ وەزیری پێشمەرگە بڕیاردەر بێ نەک ئەندامی مەکتەبی سیاسی ئەم حیزب و ئەو حیزب تۆ تەماشاکە دوو کولێی عسکەریمان هەیە ئێمە کولەیەکی عسکەری لە قەڵاچۆلان هەیە یەکێک لە زاخۆ هەیە ئەمانە دەیان زابتی ئەکادیمیان تەخەڕوج پێ کردەوە کەچی لە جەبهەکانە هەر ئەندام مەکتەب سیاسیەکان و کاترێ حیزبیەکان ئەچن سەرپەرشتی جەبهەکانەکەن و ئەو زابتە ئەکادیمیانەی کە بە علمی عسکەریان خوێنەوە حسابیان بۆ ناکەن هینەکان میلیشیاکان لەبەر ئەوە پێشمەرگە تاوەکو ئێستا بە میلیشیا ماتەوە ئەمە حقیقەتە ئەمە دەسەڵات دوای کردووە زەربێش بەڵێشێتی و پارتی ئەیانەیە بە میلیشیا بێ بەڵام باقی حیزبەکان و میلەت ئێوە بێ بە هێزێکی نیشتمان سپاس دەکەم دەگەڕێم بۆ لای بەڕێز ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەموود سەبارەت بەو ناکۆکی کە دروست بوو لە ماڵی شیعە دوای لەسەر کوردستان قسە دەکەین ئەوی ناو ماڵی شیعە سەردەبات بۆ شەڕی ناوخۆ من گومانەکەم شەڕ ینی سەد بەرێ بۆ شەڕی ناوخۆ چکە لە ناو هینە ینی لە ناو ئەوەی تەجەمۆی ئیتاری تەنسیقی باشە ڕوئیای زۆر جیاوازیان هەیە جارێ تەحالوفی نەسر لەگەڵ تیاری حکمە ئەم دوانە ڕوئیایان تەواو 180 دەرەجە پێچەوانەی هینە پێچەوانەی عەسایبی ئەحلی حەقا دەوڵەتی قانونە لەگەڵ تەحالوفی فەتحا ئەمانە ڕوئیان جیاوازە ئەم تەجەموعی ئەمان تەنیا بۆ بەتاڵکردنەوەی نەتیجەی ئینتیخابات دروست بووە پێشتر تەنسیقیان نەبووە ینی پێشتر لە کاتی حملەی هەڵبژاردن و تەنیا ئەوانەی کە بەیەکەوە دابەزین بە تەحالوفێکی هاوبەش دابەزین جەماعەتی عەبادی و جەماعەتی حکمە بوون عەمار الحەکیم ئەو دوانە بەیەک تەحالوف دابەزین بەڵام چوار کورسیان هەیە ڕوئیاشیان جیاوازە ئەوان دژی هێنن ینی ئەوەی سلاحی منفەلیتن وەکو سەدر بڕوایان بەوە هەیە کە ئەبێت چەک بچێتەوە دەستی چکە خۆیان میلیشیان نییە لە ڕاستیە ئەو دوانە میلیشیان نییە ئەیانەوێت چەک بچێتەوە دەستی دەوڵەت ئەوان دژی ئەو هینان ئەوەی دژی تەسەڕفاتی حیزب الله و عەسایبی ئەحلی حەق و جەماعەتی بەدر و ئەوانن
دژی ئەوەن کە وەلایەن بۆ دەرەوەی نیشتیمان هەیە هەموو ئەمانە لەگەڵ لەسەر زۆر شت ئەوان ناکۆکن لە ڕاستیە تەنیا شتێک کۆی کردوونەتەوە بۆ ئەوی ئەم نەتیجەی هەڵبژارنە لەبەرەوەی زەرەریان کردووە بەتاڵی بکە. باش بەزلانی کەم ئەوی حەشت باسی 163,000 چەکدار دەکرێت نازانم ئەوانەی سەدەریان لەگەڵیانە لانی کەم زیاتر لە 100,000 چەکداریان نییە وەکو چەکدار بەری تەنسیقیانی کە ئێستا پەراوێز بخرێن لە هەڵبژارنی سەرۆکایەتی پەرلەمانە لە حکوومەتە بڵین مەترسیدارنی بۆ دۆخی بەغدا و عێراق مەبەست شەڕ دروستکردن لە عێراقا بە شیعە زەرێک کە شەڕ دروست بێ شەڕی شیعە و شیعە دروستە بێ ئێران نایەوێت شەڕی شیعە و شیعە دروست بێ و ئەوەش دروست ببێ دروست نەبێ بەدەست ئێرانە چکە ئەوانەی کە دڕەکانی چەچیان لە دەرەوەی ئەوەی پێوترێ سەدرناوی ناون سلاح منفەلیت ئەو چەکانەی کە بەرەڵا بوون لەژێر هینانین لەژێر سەیطەرەی قانونی و ئیداراتی حکوومەتی ئیتیحادیانین پێڵەن هینی شتێکی وەقعیان پێڵە سلاح الوەقع شتێکی لە واڵەتە هەنێ ناوناتۆرەی لێ ناون ئەو دژی ئەوەیە خۆی میلیشیای هەیە بەڵام لەژێر وەلای خوانن نینەکانی ئەو وەلایەن ئەمر لە خۆی وەرەگرن و عێراقین التیزام بە قەراراتی حکوومەتی اتحادی شێوەکەن بەس ئەوانی تر ئەو پەراسنەی کە هەبوو بۆ بڵێن چوارچێوەی مانگی ئەنجا با قسەکەم تەواوکەم ئەگەر ئێران نایەوێت شیعە و شیعە ببێ ئێران زەرێکی زۆر گەوراکە لەبەر ئەوە ئەو شەڕە بەدەست ئێرانە ئێران ئێسەل کە حاڵی خۆی خراپە وەزعی اقتصادی خراپە وەزعی سیاسی خراپە وەزعی اجتماعی ئێران خراپە وەزعی ئاویشی خراپە یعنی ئەوە مشکلەیەکی تازەیە بۆی خوڵقاوە بەهۆی ئەوە نەڕزایەتێکی زۆر لە ناو خەڵکی ئێرانە دروست بۆ محافظە جیاجیەکانە دروست بۆ بێجگەلەوەی ئەزمەی لەگەڵ مجتەمەعی دەولی هەیە لەسەر تەصدیری سەورە لەسەر چەکی ئۆتۆمی لەسەر ئەمانە وەزعی اقتصادی زۆر خراپە لەبەر ئەوە پێویستی بە مانەوەی عێراقی لەژێر دەسەڵاتی شیعە زۆرینەی شیعەیە چونکە ئەو حەسارەی کە لەسەرێتی بەهۆی عێراقەوە ئەتوانێت منفەزێکی دۆزیوەتەوە کە دۆلاری دەستکەوێت شت بنێرێتە دەرەوە ئەگەر ئەم شەڕە لە ناو شیعەیە بێ ئێران بە یەکجارێکی تێهاچێ لەبەرەوە ئێران ڕێگەی ئەو شەڕە نایەت باشوەکوتمە دەست ئێرانە ئەو پەراوێز خستنەی کە ئیتاری تەنسیق پێ دوایە لە مەسەرەی حکوومەتی شێر بەرداوام دوێ وەکو ئێستا لەوەی سەرۆکاتی پەرلەمان ڕوویدا لەسەر و کۆماریش من پێم وایە لە یەک جیابنەوە پێم وایە ئیتاری تەنسیقیەکە احتیمال زۆر هەڵوەشێ لانی کەم هین ینی جەماعەتی نەسر و ئەوەی عەبادی لەگەڵ تیاری حکمەیە احتیمال هەیە لە کۆتاییە چکەوان شەڕیان ناوێت لە ڕاستیە و ئەشزانن تازە نەتیجەکەی هەڵبژاردن قبول کراوە و حکومەت هینە محکمە ئیتیحادی خۆ ناتوانانی قەراری محکمە ئیتیحادی ڕۆشێنیتەوە ئەبێ بە ئەمری واقع و ڕەنگە احتیمال هەیە لێیان جیابنەوە باشە بەس بۆ مەسەری پێکێنانی حکومەت پێ دوای بە زوانی حکمە هەر ئیعلانی کردۆ کە هیچ پۆستێکی ناوێ بە معارضە باشە بەس بۆ پێکێنانی حکومەت پێ دوای بە زوانە و مودە دەستوری بۆ سەر و کۆماری ژانراوە 30 ڕۆژێک دواتر سەر و کۆمار کەسێک دەستنیشان کە بۆ سەرۆک وەزیرە ڕاست پێدرێت بەم زوانە ڕوودەدات پێش سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمارە بێ هەڵبژێرێ ئەبێ مانگێکی کە سەرۆکی لەم جەلسەیەوە بۆ 30 ڕۆژ نەک مانگێک ینی چکەن مانگ هەیە 31 ڕۆژە بۆ 30 ڕۆژە دەسوورەڵێت لە دوای 30 ڕۆژ لەم جەلسەی ئەمڕەوە دوای 30 ڕۆژێکە کە ئەکاتە حوتی شوباتیش ئەبێ سەرۆکی کۆمار هەڵبژێرێ لە دوای ئەوە سەرۆکی کۆمار کە هەڵبژێرا هینە نوێنەری گەورەترین کتلە ڕائەسپێرێ بۆ ئەوەی حکوومەت پێک بێنێ لە ماوەی 15 ڕۆژ بۆی هەیە ینی دوای ئەوەی کە خۆی سقی وەرگرت 15 ڕۆژ مەجای هەیە تاوەکو یەکێک ڕاستپێرێ ئەویش لە ماوەی مانگێکا بۆ توانای هەیە حکوومەت دروست بکات ئاوا هەیە ینی ئەمان با ئێستا دوو هەر بە پێی ئەو هینە تەوقیتاتی دەستوری ئێمە جارێ مانگێکمان ماوە بەسەر کۆمار 15 ڕۆژیشمان ماوە بۆ دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش یەک مانگی هەیە بۆ ئەگەر پێی دروستکرێ یەک مانگی هەیە بۆ دروستکردنی حکوومەت ئەگەر پێی دروست نەکرێ مانگێکیکە 15 ڕۆژیکە ئێرێ بە یەکێکیکە حکوومەت دروستکە ئەگەر ئەویش نیکە ئەبێ ینی وەلحاصڵ تاوەکو ئەگەر لە یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوە ینی نوێنەری کتلەی گەورە
دروست بێ هێشتا ئێمە مانگێک و 2 مانگ 15 ڕۆژمان ماوە حکوومەت تەشکیل بێ یاڵانی تەشکیلی حکوومەت کرێ. باشە بەس سەبارەت بە ناکۆکی پارتی و یەکێتی پێ وایە بۆچی پێشتر وەفدیاوە بەشیان هەبوو ئێستا بۆچی وا لە بەغداد لە کۆبوونەوەی پەرلەمان بوون بە دوو بەشەوە؟ ئەوەی هەر کەس بە دوای بەڕۆندی خۆیان کڕێ یعنی ئەوەی کە لە ئیعلامە ئێڵێن ئەو هەموو کۆبوونەوەیانە ئەوان هەتاوەکو ئێستا دەرکەوت لەسەر جێگری سەرۆکی پەرلەمانیش ڕێنەکەوتون لەسەر سەرۆکی کۆماریش ڕێنەکەوتون و دوو مهمترین پۆستن لە لای یەکێتی و پارتی دەرکەوت کە ئەوەتانێ یەکێتیەوە نە لە هەڵبژارنی سەرۆکە بەشداریکردنەوە نە لە جێگری یەکەم و نە لە جێگری دووەمە معنای وایە لەسەر طبعا نەک معنای هەر تاوەکو ئێستا لەسەر سەر کۆمار هینە ینی ناوی سەر کۆمار ڕێنەکەوتون چکە یەکێتی هەتام لە حەزەیەش بەرهەم تاکە هینێتی دکتۆر بەرهەم تاکە کاندیدێتی پارتی بە دکتۆر بەرهەم ڕازی نییە لەبەرەوە لەسەر هیچ ڕێنەکەوتون لەسەر پارێزگاری کەرکووکیش ناکۆکیان هەیە یەکێتی ئەڵێ هی ئێمەیە و پارتیش ئەڵێ یا بۆ منە بێ یا بۆ کاندیدێکی هاوبەش. باشە بەزەوە کاریگەری دەبێت لەسەر دۆخی کوردستانیش ئەو ناکۆکی خۆڵە کە ئەمجارە ئەگەر یا سەر کۆمار ئەو سناریۆی 2010 دووبارە دەبێتەوە تازن نییە ینی لە ماوەی 18 ساڵی ڕابڕووی حکوومەتی ئیتیحادیە تۆ لە 30 ساڵەکەی خۆمان بێنەکە ئەم دوو حیزبەت چۆن بوون بە خۆرە و چوونە تەجانی ئەم میلەتەی ئێمەوە لە ماوەی 30 ساڵی ڕابڕواز ئەم نموزەجە ناشرینەی کە پیشانی خەڵکیە نەتاوەکو ئێستا کەس نازانێ واریداتی نەوچەنە کەس هی غاچەنە هی گومرگەکان چەنگە هی داهاتی ناخۆچەنە بۆ خۆیان ئارزوی خۆیان بن هەتاوەکو گۆڕانیش دروست نەبوو 2009 لە ئەو پەرلەمانەی کە لە 2009 لە گۆڕان چوە ناوی لەوێەوە ڕێگە گیرا لە هینە لە 30 ملیۆن دۆلاری مانگانە کە هەتا ئەو وەختە هەموو یەکێتی و پارتی هەموو مانگە 30 ملیۆن دۆلاریان لەوەی کە لە بەغاوە هاتووە بردۆ بۆ خۆیان بێجگە لەوەی کە ئیتر ئەوی تریشی لە ناو وەزارەتەکانە بۆ خۆیان بردووانە ئەوە هینەکەن لە ڕاستیە حیزبیان کردووە بە وەسیلەی دەوڵەمەندبوون نەک بۆ خزمەتکردنی خەڵک لێرە چۆن تەسەڕفەکەن لە بەغاش عینەشە بەدای بەرژەوەندی تایبەتی و پۆست و پلەی تایبەتی بۆ خۆیانن کە سوودیان لێوەرەگەن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بۆ علاقاتی خۆیان بۆ دەستکەوتی پرۆژەکان لە ناو ئەو وەزارەتانەی کە ئەسەر بە خۆیانە ئەوان بەدوای پۆست و پارە و دەوڵەمەند بوونەوە ناگەڕێن خەڵکی ئێمە تێگەیشتوشە دەلالەتیەوە تێگەیشتووە لە 75 خەڵکی کوردستان دەنگی بەم حیزبانە ناوە. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر بچینە بەغداد لای دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق دکتۆر بڕیار ڕەشید لەگەڵمان دکتۆر سوپاس بۆ ئەوە دەبوونێت ئێوەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ چۆن ماوەڵەتان کردایە بایکۆتی دانیشتنی پەرلەمانی عێراقتان کردبوو؟ سلااو لە ئێوەش سلااو لە بینەرانی ئێوەش ببرە سەوتەکە وازەح نییە ئەگەر کۆمەڵێک لە قسەکان قەتع بێت لە لای ئێوە بەڵێ دەنگی جەنابەت باشە فەرموو. بەڵێ ئەمڕۆ بەڵێ ئەمڕۆ وەکو جلسەیەکەم ئێمە بەشداری جلسەکەمان کرد بەڵام ئێمە وەکو چۆن لە ئەگەر دیقەتتان نابێت لە هەموو لە هەڵبژاردنەکانش لە پێکەنانی حکومەت لە کوردستان و لە بەغاشە لە دروشمی ئەم دوایە هەڵبژاردنەکانش قسەمان لەسەرەوە بۆ کاڵین پێکەوە بەهێزترین و لە چەندین مووقفی شاوەمان سەلماندووە کە پێکەوە بەهێزترین تەنها وەکو دروشمێک نییە وەکو قسەیەک نییە کە بەرزی بکەین و تافێک بوو تا هەڵبژاردننی دوای ئەوە بۆ حملەیەکی هەڵبژاردننی بەکاری بێن بەڵکو ئەمە جۆرێکە لە مێنتاڵەتی و بیرکردنەوەی یەکێتی چ پێکەوە بەهێزتری بین لەناو کوتلە کوردیەکان چ پێکەوە بەهێزترینەوەی کە لە بەغا لایەنەکان هەمووی کۆک بن لەسەر تووشی دووکارانێک کە پەیوەندیوە چارەنج ئەوەی کە ئێمە پێمان وایە کە ئەوەی ئەمڕۆ ڕوویاوە ئەوە بوو کە پێشتریش قسەمان سەر کردبوو کە احتیمالی هەیە ڕووباویشەوەیە کە ئێمە ئازاین هەر کاتێک کە بشێویەک لە نێو عێراقا هەبێت لە نێوان چ سونە و چ شیعە لە مودەی ڕابردووە چ ئێستا نێوماڵی شیعە خۆی ئەمە کاریگەری خراپی لەسەر کوردستان دروستەکات کاریگەری خراپ لەسەر هاوڵاتیان لەسەر موچەی هاوڵاتیان لەسەر دۆخی عێراق
لەسەر موچەی هاوڵاتیانی عێراق واتە لەسەر عێراق بگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی و چۆنەڵی فراوانکردنی ئەم کلێنە و بڵێن قوڵکردنەوەی کێشەکانی نێوان شیعە و شیعەوە ئەکات کە دۆخەکە بەرەو ئاڵۆزتر بەرێ ئەوەی کە ئێمە ئەمڕۆ کردومانەوە نییە کە بڵێ ڤیتۆمان بەرامبەر یەک شەخصیان شخصێک لەو شخصانە هەیە کە خۆیان کاندید کردووە چ لە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکە هیچ کێشێکمانەوە بەڵام ئێمە پێمان وایە کە هەنگاونان بە ئەگەر هەنگاوی هەڵە دەست پێ بکەین هەڵە بە دوای هەڵایەت و دەرەنجام هەڵەیەکی وەها دروستە بێ کە ڕێکردنەوەی زۆر قورس بێ و ناشمانەوێ ئێمە بکەین بە کولتورێک کە بڵێن هەموو 2 ساڵ جارێک هەڵبژاردنێکی پێشوەختە بکەین و بۆی بمانێت دۆخەکە ڕێبکەین بەڵامەوەی کە بشێوەیەکە گەورەتر بێ ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە ئەوەیە کە لەو واقعە تێبگەین کە ئەوەی جنای مامجلال کە هەڵی بۆ ئەیە کە بەرەی سونە و شیعە دایم لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە بێ ئێستا بە هەمان و مێنتاڵەتیەوە نەهێڵین کێشەی شیعە و شیعە ئاڵۆزتر بێ بەڵکو کۆیان بکەینەوە و کێشەی شیعە و سونە نەهێڵین و کێشەی کورد و هەموو شیعە و هەم سونەش نەهێڵین بەو شێوەیە ئەتوانین ئەو دروشمانی کە لە ئەسنای هەڵبژاردنایان ئەو کەم و کوڕیانە و داوەخوازیانی کە هەوڵاتیانی هەرێم کوردستان هەیەی جێوەجێکە غیری ئەوە چێ لە چوارچێوەی مزایدی سیاسیان ئێمە هیچ گرنگ نییە بەلامانەوە گە بڵێ پۆستی سەرۆکی پەرلەمانە بیت بەڵێ کاتەکەمان کەمەگەر بە کورتی چەند پرسیارێک ئەوەی کێسێ و بایکۆتان کردووە لەبەرەوە بووە کە کێشەی ناوماڵی شیعە بڵێن قوڵتر نەبێتەوە ناکۆکی زۆر دروست ببێ ینی کاریگەر لەسەر کوردستان خراپ بێ یاخود بۆ مافە دەستوریەکان بۆ بایکۆتی دانیشتەکەتان کرد ببوورە سەوتەکە و قەتع بێ بەڵێ وتم هۆکاری بایکۆتی دانیشتنەکەی ئێوە بۆ ئەوەیە کە ناوماڵی شیعە زیاتر ڕوبەڕووی یەکتر نەبنەوە کە کاریگەری دواتر لەسەر کوردستان بێت بێگومان ئێمە قناعەتمان وایە کە دووشت یەکەم نێوماڵی کورد دووەم نێوماڵی شیعە سێم نێوماڵی سونەوە پەیوەندی شیعە و سونە و کورد بە یەکیشەوە یەکەم ئێمە اتفاقێکمان وە هەبووە لەگەڵ لایەنێکی تری کوردی کە قەرار بووە پێکەوە دانستانەکان بکەین کە ئەمە بینین دانستانەکانی بەجیا ئەنجام داوە ئەمە خۆی بۆ خۆی وا ئەکات کە نێوماڵی کوردیش تێک بچێت ئەمە یەکەم دووەم ئەبین کە نێوماڵی شیعە ینی ئەگەر ئێمە بین کورد دوو بەرەبێت و شیعە دوو بەرەبێت و سونە خۆی لە خۆیان پەیوەندەکانی پتە نەبێت و کوتلەیەکی بەهێزی نەبێت تەسەورەکەن ئەگەر بەو شێوەیە هەنگاو بنین بتوانین چه حکوومەتێک پێک بێنین ئایا حکوومەتێکە بێت کە لە ئاسی داخوازەکانی هاوڵاتیان و کێشەی بێموچەیی و کێشەی دامەزراندن و کێشەی بێکاری و کێشەی ئاو کارەبا توانێت چارەسەر بکات ئەگەر بەو فڵێ دروست بێت لەبەر ئێمە قەناعەتمان وایە ئێمە بەشدار نابین لەو هەنگاوە هەڵانەی کە نراو کە ئەندرێت باشە بەس بڵێن ئەو وەفدەی کە لە بەغداد بوون وەفدی پارتی ویچێتی ئەوی شەر هەڵوەشاوەتەوە بۆی ئەوەی کە پارتی و سەدرەکان و سونەکان ڕێکەوتنیان نەبووە ئەو یەکێتی نیشتمانی ئاگاداری و ڕێکەوتنە نەبووە خۆی ببوورە ئەگەر بتوانین پرسیارەکان دووبارەکیەوە سڵتەکەتان قەتەبێ من سەبارەت بە وشەکانتی سەبارەت بە بەڵێ باس لەوە دەکرێت زانیاری هەیە وەفدی هاوبەشی پارتی ویکێتی لە بەغداد هەڵبۆشابێتەوە ئەمەش پەیوەندی بە و پێشاتەوەیە کە ڕێکەوتنی سەدر و بڵێن حەلبوسی و پارتیە یەکێتی ئاگاداری ئەو ڕێکەوتنە نەبووە ئەوە لیژنەی سیاسی با بڵێن یەکێتی نیشتیمانی وەکو نێو هۆڵی پەرلەمان و وەکو نایبەکان ئەوە مۆزوعێکی ترە بەڵام ئەوەی کە ڕێکەوتنی یەکێتی وەکو لەسەر ئاستی باڵای سیاسیەوە ئەبێ خۆیان ڕوونکردنەوە بە نوقتەی لەسەر بکەن بەڵام ئێمە ئەوەی کە قناعەتمان پێێتی لە نێو هۆڵی پەرلەمانەوەی کە ئەم ڕۆژ ئەگەر بینیتان هەر دەستپێکی خودی دەستپێکەکە و قسە لەسەرکە دیاریکردنی با بڵێن دەرگای خۆپاڵاوتن کرایەوە چ بە شێوەیەک نرایەوە خۆی دەلالتە لەوەی کە بە گرژێتیە دەستپێکات نەتیجەی باشی نابێت باشە دوا پرسیارم سەبارەت بە کاندیدی سەرۆک کۆمار تا ئێستا یەکێتی نیشتیمانی کاندیدەکەی گلا کردوێتەوە ئەم بایکۆتە کاریگەری نابێت لەسەر کاندیدەکەی وەک بایکۆتی دەنگدانتان کرد بە سەرۆکایەتی پەرلەمان بۆکوتم ئمە هەدەفی یەکێتی نیشتیمانی لەوانەیە زۆرێک لەو لایەنەیە کە دژی یەکێتی قساکەن هەموو جاربیانە حەدەسەکان لە شتێکە لە شخصێکە لە بابەتێکی وردە بچووکەنەوە ئێمە هەدەفمان ئەوە نییە
بڵێن کاندیدێک و پێشتری ئاماژم پێ سەرۆکی پەرلەمان لای ئێمە بێت جێگری سەرۆکی پەرلەمان لای ئێمە یان پۆستی فلان سەرۆک کۆمارە بێت شخص بێت فلان شخص بێت بەڵکو ئێمانەوێت کۆی ئەم کێشە و سەرداوانی کە چەندین ساڵە باڵواسایی ماونەتەوە هێواش هێواش چارەسەری بکەین چکە ئێستا دەست پێ نەکەین هێواش ئەم قۆناغە ئەم گرژیانە کە دروستە بێت بەرەو لەوانەیە عقارێکی ترا بڕوات لەبەرەوە درەنگ نییە ئێستش دەست پێ بکەین بەڵام ئەمە بێگومان بە یەکڕێزیە کرێت یەکەم ناکرێ مەقسە لەسەر یەکڕێزی و نێوماڵی شیع بکەن لە کات خۆمان یەکڕێزی تیامانە موجود نەبێت کەواتە گرنگە لای خۆمان و دەست پێ بکەین ئەنجا خب شووی نێوماڵی شیع و نێوماڵی سونە هەموومانە بخۆین ئەو کاتە سەرۆک کۆماریش دەورێکی وهایە بێت کە ئەتوانین بڵێن لە بابەتەکە گۆڕانکاریکی وها دروست ناکات ئەمە قسەمان لەسەرەوە بێت کە کاندیدێک کێوێت و کێنان بەڵام تا کوێستە کاندیدێکی نیشتیمانی دیاریکراوە کە خۆشتان نەزانن. بەڵێ دکتۆر بەرهەمە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر بڕیار کاک محمود نیخولەکیش بۆ بەڕێزەکە شتێکت مابێ هیچم حکوومەتیش کاریگەری دەبێت سەبارەت بە مافە دەستوریەکان و مەسەلەی موچە حەزەکەم ڕێک لەسەر ئەوی دکتۆر بڕیار بم لە ڕاستیات ئەبێ ئەم وڵاتە بۆ ئیسیقرار بکە ئەبێ کورد ئەو یەکێتی کە کورد داوای یەکێتی کوردەکە کە یەکێتی بەرژەوەندی دوو حیزب و دوو بنەماڵەیە ئەوە نەمێنێ شیعەکان دابەش ببن سونەکانیش دابەش ببن ئەمانە بێن بە یەکەوە حکوومەت دروستکەن بە یەکیشەوە لە تەکێکیان بچن محارەزە بکەن تۆ تا ساڵی ئێمە 18 ساڵە ئەمە لە عێراقا دووبارە ئەکەینەوە میلەت قازانجێکی کردووە هەموو گەنجی شیعە لە سڵتەی شیعە ڕاپەڕیوە گەنجی کورد لە سڵتەی کورد ڕاپەڕیوە سونەکان ئەم قیادانەیان بەدڵ نییە لەبەر ئەمە ئەوێ دابەش بێ کاکە ئەبێ دابەش بێ بە شێوەیەکی ستونی بەشێک لە کورد و شیعە و سونە بەیەکەوە حکوومەت بکەن بەشێک لە کورد و شیعە سنەوەن بە حافظە پەرلەمان سوود لەوێیە سپاس بۆ بەڕێز محمود ڕەزا پەرلەمانتاری پێشوو عێراق سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ